بەڕێزان سڵاوی خی گەورەتان لێبێت تەمان بەڕاستی بەڕێزان تاکیدیان کردەوە کەوا دەکرێت مەجموعەیەگە و کە وەکو کەسیش وەکو فەرد جنجازی گەوریان هەبێ شتێکی لەوە دەکەم و دەستخۆشی لە جەماعەت دەکەم و دەستخۆشی تەمان ئەو برادرانەی دکتۆر ڕادووکە ئەوانش لەگەڵ من دەستخۆشی لە پارێزەر کاک ڕێبین دەکەم کە بەڕاستی ئەویش لە کەیس و لەسەر و داوایانم شارەکە هەیە بەرەوە دکتۆر ئیسماعیل کە لێرە وەرزانسا لێرنەوە دەستخۆشی لەوانیش دەکەم بەنسبەت ئەو شتانەی کە باس کرا شتێک زۆر گرنگە تو کە بەشدار دەبی تەمان ئەو تەوەجوهەی کە شێغالی باس کرد کاگە لە هەمە ساڵح و لەگەڵ مامۆستا محەممەدیش تەمان هەردوو تەوەجوەکان بە نەزەر اعتیبارەوە بگیرێ بەڵام کە دەچی هەڵبژاردنەوە زۆر گرنگکە تو بە چ ڕحێتێک دەچی هەڵبژاردن من پێم وایە ئەزمون هەموو جارێ دەڵم دروست دەکرێ نەک نەخشێک بێ و کێشرا بێ و تاو لەسەری دەڕۆینە بەڵکو ئەزمون بۆ خۆت دروستی دەکەی چەندە لە ناخی خۆتدا باوەڕ بۆ شتێ بۆ نمونە ئیرادەی کە جەماعەتیان بوو بۆ شتا دکتۆر ڕادی شارەی پێدا کە فعلا هیچ هەموو لە زۆرینەی خەڵک دەیگوت هیچ دەستکەوتێکی نییە بەڵام کە عەزیمەتە بوو نەتیجە بەدەستێنی هەڵبژاردننی ژوایە وە نمونە لە هەڵبژاردنە کە تو بچی لە ئێستاوە هیچ وەکو بڵێ هەندێک هجوم ئیستیباقی بکەیت ئێمە بۆ نمونە کە دەچین هەڵبژاردن ئێستا ئەمە هەموو نزیکمانەیە خەڵکمان کێ لە ناو ئاسای لە شوێن دەستگای ئەمنی ئەوانە برادەر هەبووە چۆتە ناو هەڵبژاردننی دوای کارتەکەی سووتاندووە ئێستا ئێمە تەشجیع ئەوە بکەین بۆ نمونە بڵێن ینی بانگەشێ بکەین بڵێن چۆن ئەتوو دەنگەکەی خۆت دەسووتێنی ئەگەر کەسەکە زۆریشی لێکرا ڕسم و کارتی وەرقە هەڵبژاردنەکەش دانێ بەو ڕحێتەوە بەو شێوچی هەڵبژاردن تەمان نەتیجەیەکی وەکو زۆر جیاوازی دەبێت لەوەی ئەتوو بە تەڕەدود و بیکەمونەی کەم و بە دوو دڵ ویستی هەڵبژاردن و حاج دەربازیش شتێکی باس کرد گوتی سی هەمەری عێراقی چوونە سنووری شیرازێ پێم خۆشەکە برادەرێک معلوماتی لەو بارەوە ڕوونکردنەوە بدالەوە لە کەناڵی ڕووداویشمە کەناڵی ڕوودا و یعنی وردە پێرە چێ معادلەکان شتەکان گۆڕ دەستم خۆش بێت